لە باشووری کوردستان ئێمە کۆمەڵێک کێشەمان هەیە. یەکێک لەو کێشە سەرەکیانە دەرهێنانی نەوتە و گواستنەوەی نەوتە لە ڕێگەی تەنکەرەوە کە ئەمە ڕەگەزە ژینگەکانی ئاو خاکی پیس کردووە و کێشەیەکی تر نەبوونی کارگەی دووبارە بەکارهێنانەوەی خاشاکە لەبەرەوەی کارگەیەمان نییە بە هەمان شێوە ڕەگەزە ژینگیانە پیس بوون. یەکێکی تر لە کێشەکان پیسکردنی سەرچاوە ئاویەکانە و تێکەڵاوبوونی ئاوی ئاوەڕۆکان بە ئاوی باراناو و نەبوونی ئاوی پاکشت کە هەندێک خەڵکی لە ناوچەکانە ناچار بە کۆچ کردووە و ناچار کردووە کە هیچ ئاوێکی پاکژیان نەبێ بۆی کە بیخۆنەوە و خەڵکانی تووشی نەخۆشی کردووە. یەکێکی تر لە کێشەکان هەبوونی یان زۆربوونی ئەو کارگانەیە کە لە باشووری کوردستان هەن چ لە کارگەی چیمەنتۆ و لە کارگەی ئاسن و لە کۆمەڵە کارگەی تر کە لە بواری پیشەسازی کارەکەن بۆ بەرهەمێنان ئەم کارگانە هیچیان باجی ژینگەی نادەن و هیچ فلتەرێکی ژینگەی بەکار نایەنن کە ئەمە زیانێکی زۆری بە ڕەگەزە ژینگەکان گەیاندووە و زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیلەکان کە سەروی 1,500,000 ئۆتۆمبیل هەیە لە باشووری کوردستانە و بەکارنەهێنانی بەدیل کە هێڵی گشتی ئەمەیەکێکە لە کێشەکان وەیەکێکی تری لە کێشەکان بۆمبارانکردنی بردومانکردنی ڕوبەرە سەوزایەکانیان ئەو ناوچانی کە با بڵین ئێمە بە درەختستانەکان ناوی ئەبین کە زۆربەی کات بەهۆیەوە جیالەوەی کە ژیانی هاوڵاتیانەکە بە قوربانی هاوکات بەشێک لەو درەختستانانە ئاگر ئەگرن کە بەهۆیەوە پوش و پاوانێکی زۆر ئەسووتێت کە درەختانێکی زۆر لە ناو ئەچن و هێلانەی باڵندەکان و ماڵی خشۆکەکان و ئەو زیندەوەرانی تر و ئەو ئاژەڵانی تر کە لە ناو سروشتا ئەژین بەهۆیانەوە هێلانەکانیان تێک ئەچێت و زۆرێکیش لەو ئاژەڵ و باڵندانی کە لەو ناوچانە هەن بەداخەوە ینی ئەسووتێن و لە ناو ئەچن کە ئەمێکێکی تر لەو کێشانە کە لەلایەن بەتایبەت وڵاتانی دراوسێ وەکو ئێران و تورکیاوە کە زۆربەی کات ئەمە ڕوبەڕووی باشووری کوردستانەکەنەوە. دیارە ئێمە بە گوێرەی ستانداردی ژیانی دەبێت ڕوبەری سەوزایی لە 150 کەمتر نەبێ، بەڵام لە باشووری کوردستان و لە هیچ پارێزگایەک ئەم ڕێژەیەمان نییە واتە بەپێی ئاستی ستاندارد نییە. ئەو ئامارانشی کە خراونەتە ڕوو ئێمە وەکو ڕێکخراوە ژینگەکان بە هیچ جۆرێک بە ئامارێکی ڕاستی نازانین و بە ئاماری ناڕاستی ئەزانین. ئەو گرفتانەی کێتە ڕێمان لە ڕووی ژینگەییەوە ئەتوانم بڵێن زۆرێکی لەوانە پەروەردەییە. خۆی لە بنچینە ئەگەر سەیری مێژووی کورتکەی هەر لە کۆنەوە ژینگە پارێز بۆ نمونە ئاگری پاراستووە کە بە هەڵە پێڵەن ئاگر پەرست و بۆ نمونە ئاوی پاراستووە کە خودداوەندی ئاوی هەیە کە ناوی ئەناهی تایسێکە بۆ شتێک حسابیش کردووە کە پارێزرێ. بۆیە یەکێ لەو گرفتانی کەوکو بەڕێزە پرسیارە کرد پەروەردەیە. ئێمە پێویستە پەروەردەمان پیافچینەوە بە تایبەتی لە بنەڕەتیەوە واتە یاخود لە باخچی ساوایانەوە یاخود لە دایانگەوە یاخود لە ناو ماڵەکانەوە کە ئەو مناڵانە فێرکەین بە چەند شتێ. یەکەمین خۆشەویستی خاک کە خاکی کوردستانە کە خاکی دایکە، دووهەمین خۆشەویستی ژینگەیە کە ژینگە ئێمە پابندێکی زۆرمان هەیە بە ژینگەوە. ڕاستەخۆ ناڕاستەوخۆ هەموو کارێکی ژینگە چاک کاری چاکمان تێکە، هەموو کارێکی کاری خراپمان تێکە. ئەبێ ئەو مناڵانەوە ئەو پەروەردەیە فێرکەین لە پەروەردەیە کە چۆن ژینگەی خۆش بێ، کە چۆن خاکی خۆش بێ، کە چۆن باڵندەکان و زیندەوەرەکانی خۆش بێ، چونکە ئەو باڵندە و زیندەوەرانە بەشێکی گەورن لە هاوکێشەی ژینگەی بەشی گەورن. ئێمە هەموو باڵندەیەک هەموو مێرویەک هەمووکو کورد ئەڵێ هەموو جانەوەری خزمەتی ئێمەکە بە نادیار ئێمە پێی نازانین، بەڵام بەڵکووەکو ژینگە پارێزێک کە بە لێ کۆڵێنەوەشت دەرەکەوێت کە ئەگەر ئەوانە نەبن ئێمەش نابین. ئەبێ بڕۆح وای لەو خەڵکە بکەی، وا لەو مامۆستایە بکەی، وا لەو پەروەردەی بکەی بچێتە ناو قوڵایی ژینگەوە، وا لەو بکەی کە پەروەردەی مناڵ سێبەشی ڕۆژانەی خوێن نەکەوێت، نەخوێنەکەی سێبەشی ڕۆژای پەروەردە هیچ دەبێت. وانەیەکی تایبەت نێ بە ژینگە نەخێت، وانەی تایبەت ئەبێ وانەی تایبەت پەروەردەی تایبەت بێ و مامۆستای تایبەت بێ بە ژینگە و کۆڕ و ڕۆژ و دیاریکراو هەبێ بە ئەو قوتابیانە خوێندکارانە کە لە سەرەتای مناڵیەوە کە تەمەنیان 4-5 ساڵە لە ڕەوزە چۆن فێری ژینگیانەکەی، چۆن خۆشەویستی ژینگیان لێ دروستەکەی، چۆن کە بەڕاستی ژینگەی هەموو سەرزەوی لە مەترسیایە ئەگەر هاتوو چارەسەر نەکەی بێش کەسە لە ئاسی خۆاتە تا هەموو کەسێ بیر لە ژینگە بکات و ێستا بەداخەوە سەیران و شتە ئەبێ هەموو شە خۆ ڕۆشن بیر هەمووشان نزانم شتە خراپە، بەس بۆ ئەو پیسی بەجێڵن تێناگەن. بڵین پەروەردەی خۆراکی بۆ قوتابخانە سەرەتەکان کە واز لەو جبس و شتە دروستکراوانە بێنەوە سەر ژیانی سەوز. ژیانی سەوزی بریتە لەو ژیانی کە هەچی ئەو بەرهەمە سروشتیانەیە وەکو بام و جۆز و مێوەژ و کشمیش و بڵێن قەیسی وشک و هەچی میوی وشکێ و هەچی ئەو شتانی وەکو گوێز وایە بستێ ئەمانە بخەیتە قوتابخانەکان ئەمانە بی بۆ مناڵانە بیخوا وەک لەوەی جبس و شیرین و نقڵ و ئەم شتانە بخوا. کێشەکانی ئێمە هاوڵاتی تا ئێستا زۆریان ناڵێن هەمویان بەشێکیان کوردستان ناناسن، یعنی نرخی ئەو خاکە نازان کە ئەچن بۆ سەیران
ئەو خاشاکە لە دوای خۆیان بەجێڵن یعنی دیمەنێکی زۆر زۆر ناشینە بیلەوە ناکات و ێسا من ئەگە بچم بۆ سیانە خاشێ بژێ بینێ برادری شتێتە جێگەکەی لەوانەیە هەزار قسە بە بن جا من ئەوە یەکێ لە کێشانە بێ و کێشانە بە تاگ ئەبێ هەموو ماڵێک هەموو کەسێک کە ئەچێتە سەیران کە ئەچێتە ئەو شوێنانە بی لەو کاتەم خاکە خاکی خۆیەتی بۆی ئەچێ بۆ سەیران بۆی ئەچێ بۆی چێژ لەو کەشە سروشتیە وەرگێ نەک بە پیسی بەجێ بێ و بڕاتەوە بەس خۆشبەختانە من لە شەردێن بڵێن هەموو کەسێک هەز بم بەوە نکات من لەو بیننا لە دەودی سووداژ و خێزانێکی زۆر کرد بەزیە خاشاکەم نبینی کەوت بێت بەڕاستی ئەوە جێگەی دەستخۆشیە بۆیان لە هەمان کاتە ئێمەش زۆر نیگەرانی بەرامبەر ئەو کەسانی کە سەیرانگاکان بە پیسی بەجێڵن ئاوەکان بە پیسی بەجێڵن جوێنانە ئەوەی چی ڕوو ئەدا ئەبێ بزانە ئەو زیانی کە تۆ بەژی گێگەنی بەناڕاستەخۆ بێ بەڕاستەخۆ زیانەکانی گەڕێتەوە بۆ هەمان کەس ئێمە کاتی خۆی لە ساڵی 2001 پرۆژەیاسایەکمان دانا پرۆژەیاسی کۆمەڵی کوردستانی سۆ پێشکەشمان بە پەرلەمان کە خۆشبەختانە هاوکاریان کردین ئێستا پرۆژەیاسەکە لە ساڵی 2008 دوای 7 ساڵ ئەنج جێبەجێکرا کە ژمارە هەشتە کە ئەوە تایبەتە بە پاراستنی ژینگەمە ئێمە ئەوەی کە نیگەرانی کردوین یاساکە وەکو خۆی جێبەجێ نابێ بێت جێبەجێ بێت لەسەر هەموو هاوڵاتی لە پێشە بڵێن لەسەر بابن جێبەجێ بێ یاسای ژینگەکەوە یاساکان پاراستی هەموو شوێنی ژینگەیتیان مەسەر ڕاو نەکردن بۆ نمونە پاراستی ئاو سزادانی و کەسانە لە ڕووی باجی لێ بچن ئەگەری چێ ژینگەی پیسکە هەموو شتێکی تیاو یاسە بێگومان ئەو یاسایە ناڵێن تەواوە پێویستە لەبەرەوەی دنیا گۆڕاوە ئەوە 11 ساڵی بەسەر ڕۆژ ئەبێ یاسای جاجی دەستکاری بکرێتەوە بە هاوکاری ڕێکخراو ژینگەکان و باوکاری دەستگاکانی حکوومەتیان بۆی کە بەرپرسیان لیژنەی یاسایی پەرلەمان بۆ یاسا بچێتەوە بۆ خزمەتی وڵاتەکە ئەبێت لەو ناوچێکەوتمان ناوچێ پڵنگە ئەبێ نیشانە دابنێ کە لەم ناوە نابێت ڕاوکرێت چکە تەقەیە بکرێت ڕاویش نەکرد لە تەقەکە زیندەوەرەکان ئەترسن بۆی ئەمە ئەرکی حکوومەتە چکۆ بە ئێمە ناکرێت بەڵام ئێمە ئەتوان ڕێنمایان بکەین لە هەموو شوێنێ نیشانی داربڕیندانی کە من نابێت دابڕێتەوە نیشانی لە زۆر وڵاتە جێبەجێ ئەکرێت لە جیاتی کە یاساکە ناگاتە شوێنەکە تۆ نیشانە دانی ئەو کەسە لەش کاتێکە لایانی پەروەردیدان بیبینێ بەر لێ پێچینەوەی یاساییەکەوێت لە پێش ساڵی 75 و 74 لە سا 64 دانیشتوانی عێراق لە لادیا بوو بە کوردستانیشەوە کوردستان ساڵی پێش 75 لە دوای 75 ئەو ڕژێمەیەک لە دوایەکانی دیکتاتۆری حکوومەتی عێراق کە دیەکانی کوردستانی بۆ باری دانیشتوان یا دیموگرافی تێکچوو ئەو قسەی پرسیاری جەنابی زۆر زۆر جوانە تەواوە ئەو کەسەی کە لە لادێ بوو بەرهەمێکی سروشتی دروست کرد هاتە شار بەرهەمەکەی نەما لێرشە بە بەرهەمێکی پیشەزاجی ئەژیا مەسەرم بۆ نمونە ئەو ڕۆنی هیزەی هەبوو لێرە ڕۆنی تەنەکەی خوار ئەو لەوێ مریشتی کوردی و بڵێن ڕۆ خواردنی کوردی و هەمووتی ئەم لێرە ئاان مریشی مەسەحی خوارد ئەو لەوێ ژینگەی پیزێک ئەم لێرە ژینگە پیسەکە بڵێ دابەزی لادەکان هەم دیسان شتێکی تیشەیە یعنی کۆمەڵی زەوی چاگەسا لە کوردستانە هەیە بجێماوە نەیکەن بە هیچ نەکابرا ژێشێتەوە شوێنەکەی خۆی بۆیە پێویستە یاسایەکیش بۆ زەویانە دەرچێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ئەو زەویانە بێتەوە باری خۆی بەرهەم بێنێ بۆ کوردستان و بۆ داهاتوی تەنانەت بۆ داهاتوو بودجەی حکوومەتی کوردیش باش یعنی حکوومەتی کوردیش چەند داهاتی وڵاتەکە زۆر بێ بودجەی حکوومەتیش زۆرە بێ ئەگەر هاتوون کە هەت کاتێ میلەت دەوڵەمەند و حکوومەتیش دەوڵەمەند